ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان لە بەرنامەیەم ڕۆژماندا سێ بابەتمان بۆ ئامادەکردوون کە پێشکەشتانی بکەین. یەکەمیان دەربارەی چارەنووسی ئێران لە پەیوەند بە باڵادەستی ئەمریکاوە. ئەمە سەردێڕی بەشێک لە وتارێکە لە نووسینی بەڕێز عوسمانی حاجی مارف. پێشەوەی بچینە سەر خوێندنەوەی ئەم بابەتە جێی خۆیەتی کاوەتان پێ بڵم دوێنێ ئەم بەرنمەیە قەرار بوو پێشکەش بێەوەی ئازیز بکرێت بە هەنێک هۆکار من نەمتوانین لە خزمەتاندا بم و هەر سێ بابەتەکە دوێنێ ئامادەکرا بوو کە یەکێکیان تایبەتیشە بە خۆی یەکی خەرمانان، بەڵام بە پێوەی کە بەپێی گرنگی بابەتەکان حەزم کرد ئەم بەرنامەیە دووبارە گەشتی ڕۆژەکەی بەسەر چوو بوو، بەڵام پێشکەشتانی بکەم. دەچینە سەر یەکەم بابەتمان دەربارەی چارەنووسی ئێران لە پەیوەند بە باڵادەستی ئەمریکاوە، نووسراوەیەک لە عوسمانی حاجی مارف. بەڕێز عوسمان بەم شێوەیە بابەتەکەی خۆی دەست پێ دەکات کە وەڵامدانەوەی ئێران بە تایبەتی ڕوو بە تێل‌ئاڤیڤ بە سەدان موشکی باڵستیکیەوە ئاماژەیە بۆەوەی کە ئێران هێشتا لە تواناییدا ماوەتەوە زیانی بەرچاو بە بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل لە سەرانسەری جیهاندا بگەێنێت. بۆیە ئیسرائیل پێویستی بە هێزی زەمینی یان هاوکاری ئەمریکا دەبێت بۆ پەکخستنی هێرشی موشکی و بەرنامە ئەتۆمیەکەی ئێران. ئەمە هەروەک ئاماژەم پێکرد پێش هێرشی ئەمریکا بۆ سەر پێگە ئەتۆمیەکان نووسراوە. ئەگەر ئەم دۆخە گەشە بکات و ببێتە شەڕێکی ناوچەیی، دەکرێت لێکەوتەی ترسناکی ناسەقامگیری بەرفراوان و بۆ ئێران و بۆ باقی جیهان بە دوای خۆیدا بهێنێت. کەڕووخانی ڕژیمی ئێرانیش لە ڕێگەی ئەم هێرشانەی ئیسرائیل و ئەمریکاوە دەکرێت تا ڕادێکی زۆر ئاکامی ناسەقامگیری زیاتر و گێژاوێکی سیاسی بەرینتر بێنێت لە ناوچەکەدا. هەروەها ناتوانرێت پێشبینی ئەوە بکرێت کە لە ئەنجامی ئەم دۆخە پڕئاژاوەیەدا چیتری بەدووادا دێت و چی لێ دەکەوێتەوە. ترامپ چەندین جار ڕایگەیاندووە ئەگەر ئێران ڕازی بێت بە داواکاریەکانی ئەمریکا بۆ قبوڵکردنی سنووردارکردنی توند بۆ بەرنامە ئەتۆمیەکەی هێرشەکەی ئیسرائیل، ئەوە دەست بەجێ و بە خێرایی کۆتایی دێت. بەڵام ئەوەی ترامپ و ئەمریکا دەیانەوێت لە سەر و بەرنامەی ئەتۆمیە، ئەویش دەرچوونی ئێرانە بە یەکجاری لە بازنەی چین و رووسیا، لە هەمان کاتدا گواستنەوەی ئێران بۆ بازنەی بەرژەوەندیەکانی ئەمریکا. لەو وەختەدا نووسەر ئاماژە بەواکات ئەگەر ئێران ئەو کارە بکات کە نەیکرد و ملکەچی ئەمریکا بێت بۆ ئەو تەرحە بۆ تەسلیمبوونی ئێران کە ئەمریکا پێشکەشی کردبوو، پێم وایە ئەمریکا بە بەرنامە ئەتۆمیەکەشی پێشگیری ناکات. ئەم شەڕە وێرانکاریە بەبێ دانانی هیچ سنوورێک بۆ ناوچەی نیشتەجێبوون و ناوەندە پیشەسازیەکان لەلایەن ئێران و ئیسرائیلەوە کە شوێنی کار و ژیانی خەڵکی گرتوۆتەوە گورزێکی گەورەیە لە ژیان و ئەمنیەتی خەڵکی ئێران و ئیسرائیل. بە هیچ جۆرێک ناتوانرێت مژدەی سبەینەیەکی باشتر بە تایبەتی لە ئێرانەدا لە دوای بردومان و ئاگر و وێرانکاری بدرێت. هێرشەکانی ئیسرائیل و پشتیوانی ئەمریکا بۆ ئەم هێرشانە پەیوەندی بە ئایندەی مانوونەمانی کۆماری ئیسلامیەوە نییە، پەیوەندی بە یارمەتیدان بۆ ڕوخاندنی دەسەڵاتی سیاسی لە تاران نییە. هێرشێکە بۆ باڵادەستی و پاوانخوازی ئەمریکا لە ناوچەکە و جیهاندا، بۆ زاڵبوونی ئیسرائیلە بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لێرەوە ئەتوانین بڵێن پرسی ئەتۆمی ئێران هەمیشە بیانوویەک بۆ هەڵگیرسانی شەڕ و لێدان لە ئێران کە لە ئاکامدا گەورەترین قوربانەی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران دەبن ئەگەر شەڕێکی بەرفراوان و گشتگیر ڕوو بدات. هەڵبەتە بەردەوامی ئەم هێرشانە ڕاکێشانی تەواوی ناوچەکەیە بۆ خۆناغێکی ئاڵۆزتر و تاریکتر و مەترسیدارتر، وەک هێرشەکانی ئیسرائیل وەسەر کەرتی غەزە و لوبنان و سووریا و کوشتنی سەدان هەزار کەسی بێت تاوان. بارینی موشەکەکانی ئێران بۆ سەر ناوەندە سەربازی و نیشتەجێبووەکانی مەدەنی لە ئیسرائیل سەرەتای شەڕێکە کە ڕەهەند و پانتایی و داهاتوو و هەروەها ڕادەی قوربانە مرۆییەکان و ڕادەی زیاتربوونی وێرانکاری و دەرەنجامە مەترسیدارەکانی بۆ خەڵکی ئێران و ناوچەکە نادیارە. گومانیتیان یەکەم هێرشانەی ئیسرائیل بۆ سەر ئێران زیانێکی زۆر بە بزوتنەوەی ئازادیخوازی و ناڕەزایەتی و خەباتی جەماوەری لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا دەگەێنێت.
جگە لە دەرەنجامی وێرانکاری و گێژا و ناسەقامگیری ترس و دڵەڕاوکێ و نەهامەتی و بێئومێدی بەسەر خەڵکی ئێراندا دەستەپێنێت لە هەمان کاتدا دەستی کۆماری ئیسلامی زیاتر دەکاتەوە کە ناڕەزایەتیە جەماوەریەکان بەرێتە دواوە. هەرەوەی لەم چەند ڕۆژەدا شاهیدی بوون کە بۆ بۆنەی جاسووسی بۆ موساد و ئیسرائیل خەڵکانێکی زۆری لە سێدارەداون. بەشێک لە خەڵکی ئێران کە لەژێر کاریگەری و پۆزیسیۆنی ڕاستڕەوەکاندان لە نمونەی مجاهیدین و بەشێکی زۆر لە ناسیۆنالیستەکان وەک سەڵتەنە تەڵەبەکان و هیتر ئێستا زۆر دڵخۆشن بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران، ئەو هێرشانەی کە بریتین لە وێرانکردنی هەنێک لە ژێرخانی ئابووری، سەرچاوەکانی بەرهەمهێنانی گاز و نەوتیشی لەخۆ گرتووە، بەندەرەکان و کوشتاری بە کۆمەڵ لە هەنێک شوێن ئایندەی ڕژیمی خستۆتە حاڵەتێکی هەستیارەوە و ئەگەری داڕمانی ئەو ڕژیمە لە ئارادایە. بۆیە ناردنی خەڵک لە ئێستادا بۆ ڕوبەڕووبوونەوەی دەستبەجێ لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی لەم دۆخەدا کردەوەیەکی نامرۆڤانەیە و تاوانکارانەیە. تەنیا ئەو هێز و لایەنانە کارێکی لەو چەشنە دەکەن کە نابەرپرسانە وەک تاڵانچی و چەتە مامەڵی دۆخەکە دەکەن. لەم هەلومەرجەدا هەوڵەدەن خەڵک کێشکەن بۆ ناو مەیدانی ڕوبەڕووبوونەوە لە بەرامبەر ڕژیمدا و بیان کەنە قوربانی بەرژەوەندی ئامانج و سیاسەتەکانیان کە ئاکامەکەی شکستی سەرسەختی هیوای ئینسانی ناڕەزایەتیەکانە و دەبێتە هۆی نائومێدیەکی تەواو. ئەمەش کاری ئەو لایەنانەیە کە خۆیان لەسەر و ئیرادەی خەڵکەوە دەبینن، دژی دەور و دەخاڵەتی ڕاستەوخۆی خەڵکین لە دەسەڵاتی سیاسیدا. شاكر هالقرد وجودي ما ميديو كارد وخدي هجار خاني ما ثوار مسخة سيا بند وزينة ثروان دزم درويش عودي ما مولانا جگر خين همن ويروسي فقدي زمان طيران هنري دناسي شوان ده هر دري درد كرداد برسي اي كلي بالشرف كابجة چه ترسي سردشت مزور ميو حلب جو سنتي لمان مسوران كوباني ما ودر شيركو من زارار ديسم سيبان مسكيو مرسول استميمة امن كل خاري هر ملتي ام ديرو كشكا كيميائينا غبات جود كارا بوكك وخالينا كينم كردستان مدينة خدا نگرد وجدان صدای خداست آنکه تو میگویی از اسلام جداست آنکه بسمش جنایت ها میکنی خالق هستی و توی بی‌معرفت خداست بیزارم از این زندگی سگی سکوت و پوچی مغز و این تریپ بگی میانه یه مش مترسکی کور توف به تو اگی از بیگناهان نگی سکوت پیش کن تا نخورده ای ضربه ای خموش مگر تو سمت را نبرده ای در پی این زمستان بهاری نیز هست تو دیوانه مد کن که انگار زنده ای تا اگر خیش منی درد مرا گوش کن گر توانی آتشم را خاموش کن آبدهی به غنچه خشکیده چه فایده زدی ضربتی نوش کن just like you honestly I will not succeeded without you so take my hands and be allowed at me if you are cruel fiction so fuck you we are died thousands of times but risen again don't scare us from killing we'll leave the pain look up pressure and injustice are everywhere kill me but if there is a God I will meet you there please stop it cause this game is not fair finally stop her turn not there knock it out violence against violence now it's time to break the leg of this chair hey bro this life is like a game if you fall you have to raise up again you are surrounded by friendly enemies so open your eyes and use your brain
وڵە بینەرانی خۆشەویست، بابەتی دووەمی بەرنامەکەمان راپۆرتێکە لە ماڵپەڕی شارپرێس لەژێر ناوی لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆشایی دەسەڵات دروست دەبێت و داوای گرتنەبەری ڕێوشوێنی خێرا دەکرێت. ئیبراهیم عەلیزادە سکرتێری کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران لەبارەی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ کاناڵی کۆمەڵە ڕایگەیاندووە بنبەستەکانی کۆماری ئیسلامی نەک تەنها لە ئاکامی ئەو شەڕە بەڵکو لە ئەنجامی کۆمەڵێک گۆڕانکاری بنەڕەتی دەمێکە خەریکە کۆمەلگای ئێران لە خاڵێکی وەرچەرخانی مێژووی نزیک دەکاتەوە. ئەم وەرچەرخانە دەتوانێت هەم بە باری چاکدا بسوورێتەوە هەم بە باری خراپدا. بەڕێز عەلیزادە دەڵێت دەتوانین و دەبێت ئەم وەرچەرخانە بە باری چاکدا بسوڕێنین. لەم پەیوەندیەدا چەند خاڵێکی گرنگ هەیە کە نابێ هەرگیز لە یادیان بکەین. کۆمەڵانی خەڵکی کوردستان پێویستە و ڕاستیە بزانن و ئەزموونی هەموو جیهانیش ئەوەمان پێدەڵێت کە ئازادی، یەکسانی، ژیانی ئاسوودە، ئەمنیەت و ئاسایش، دموکراسی و مافی مرۆڤ واتە هەموو ئەو شتە باشانەی کە ئاواتی ئێمەن ئەوانە خەڵاتێک نین کە زلهێزەکانی ئەو سەردەمەی ئێمە لە دوورەوەڕا بۆمان بە دیاری بێن و لەسەر کەشەفەی زێڕین پێشکەشمان بکەن. ئەمانە بەدەست نایەن مەگەر بەدەست و مشتی خۆمان، بە خەباتی خۆمان، بە ژیری خۆمان و بەکارهێنانی فرسەتەکان نەبێت. لەوانەیە ئەوان ئەو ڕژیمەش بڕوخێنن، بەڵام بە دڵنیایەوە ئەوان نەک بۆ ئێمە بەڵکو بۆ بەرژەوەندی خۆیان ئەو کاراکەن و بەرژەوەندی ئەوانیش لەگەڵ بەرژەوەندی خەڵکی چەوساوە و ستەم لێکراو یەکێک نییە، وەک نمونەی لیبیا و ئەفغانستان و سووریا. بۆ ئێمە ڕزگاری بە واتایەیە کە باسمان کرد بەبێ کاری وشیارانە و ڕێکخرا و جەماوەری بە دامەزراوە بەبێ ئەوانە نابێت و سەخامگیر نابێت. هەروەها سکرتێری کۆمەڵە دەڵێت نە خەڵکی کورد و نە هیچ خەڵکێکی تر بە خەباتی خۆڕسک بێ بەرنامە، بێ ئامانجی ڕەوشن، بێ وشیاری، بێ ڕابەری جێی متمانە سەرکەوتنی پایەدار و جێکەوتوو بەدەست ناهێنێت. سەرهەڵدان و ڕاپەڕین و شۆڕش لە کوردستان دەتوانێت ئەو پێویستیانەی خۆی دابین بکات. ئەوە بەس نییە کە بڵین ڕژیم لاواز بێت. دیارەوە مەرجێکی زۆر گرنگە، بەڵکو پێویستە بچین بەرەو ئەوەی کە ئەو تواناییە بەهێز بکەین. ئەوەی مەترسیدار ئەوەیە کە ئەو قینە و تووڕەی و بێزاریە ڕەوایی کە لە ناو دڵ و دەرونی خەڵکی وڵاتەدا پەنگی خواردوێتەوە وایان لێ بکات کە هەستەکان بەسەر عەقڵ و هۆش و تەجروبەماندا زاڵ بن و نەتوانین لە فرسەتەکان بە باشی کەڵک وەربگرین. کاری سەرکەوتن دژوارتر و سەرکەوتن دوورتر دەکەینەوە بۆ کارە. لەم بارەوە باوەڕ بازموونی کۆمەڵە بکەن کە لە کوانووی خەباتێکی 50 ساڵە و زیاتری شاتۆتە دەرێ بە ڕاستگۆیی و سەداقەت لەگەڵ خەڵک ناسراوە، بێگومان هەڵەکان و فرسەتەکانیش دەناسێت و لە دەستیان نادات. هەروەها ڕاشی گەیاند کە پێکهاتنی بۆشایی دەسەڵات بەهۆی ئەم بارودۆخەی کە هاتووەتە پێش چاوەڕوان کراوە. ئەو بۆشاییە پێویستە بەهێزی جەماوەر پڕبێتەوە. نەورۆزی ئەم ساڵ و نەورۆزی 46 ساڵەوە پێش ئەو زەرفیەتەمان پێنیشان دەدات. 46 ساڵەوە پێش بە دوای ڕوخانی ڕژیمی شا کە بۆشایی دەسەڵات لە کوردستان پێکات، ئەو بۆشاییە بەدەستی جەماوەر بە خێرایی پڕکرایەوە. شۆڕای شار و دەیاتەکان پڕیان کردەوە. لە شاری سنە ئەزموونی بنکەکانمان دیت کە بەڕێک و پێکترین شێوە ژیانی خەڵکیانی دارە کرد. ئەمساڵ لە ڕێوڕەسمەکانی جەماوەری کە بە بیانووی نەورۆزەوە بۆ ماوەی 2 مانگ لە هەموو کوردستان بەڕێوەچوو، گەشەی کۆمەلگای مەدەنی، توانای خۆڕێخستن، ژیری کەڵگوەرگرتن لە دەرفەتەکانمان لە ئاستی جەماوەریدا لە سەراسەری کوردستان بینی. بێگومان سبەی ڕۆژ و بە پێکهاتنی بۆشایی دەسەڵات ئەو تواناییانە دەتوانێت بکەوێتە کار و بە خێرایی شۆڕای گەڕەک و دێهات، شۆڕای کارگە و کارخانە، شۆڕای شار، بنکەی زەحمەتکێشان و هەر دامەزراوەیەکی مەدەنی کە نوێنەرایەتی دەنگ و ئیرادەی خەڵک بکات جێگەی دامەزراوە حکوومەتیەکان بگرنەوە. ڕێگە مەدەن کوردستان ببێت بە مەیدانی خۆنواندنی هێزی چەکداری ئەم حیزبەوە حیزب. هێزی چەکداری ئەوەندەی کە پێویست بێت لە ژێر دەسەڵاتی ئەو دامەزراوانەدا بێت کە بە ئیرادەی خەڵک دیاری کراون. بەڕێز ئیبراهیم عەلیزادە هۆشداریش دەدات و دەڵێت دەزانم خەڵک بۆ ئازادی ئامادەی فیداکاریە، بەڵام وا ڕەفتار بکەین کە دەمانەوێت بەرهەمیە و ئازادیە هەمووان بیچێژین. هەر بۆیە دەبێ وریای بانگەوازی نابەوەختی ئەم و ئەو بین.
دەمەوێت دووپات بکەمەوە کە هەر چەشنە سەر هەڵدانێک ئەگەر ئاگاهانە نەبێت، ئەگەر ڕێکخراو نەبێت، ئەگەر ئامانجی کۆمەڵایەتی ڕۆشنی نەبێت، چارەنووسی نادیارە. ئێمە نامانەوێت کۆمەلگا بەرەو چارەنووسی نادیار بەرین. وتیشی ئێمە دەزانین کە بەبێ ڕوخانی کۆماری ئیسلامی دەستکەوتێک ئەگەریش بۆ ماوەیەکی کاتی بەدەست بێت پایەدار نابێت، کەوایە خەباتی خەڵکی کوردستان پێویستە هاواهەنگ لەگەڵ خەباتی سەراسەری لە هەموو ئێران بەرەو پێش بچێت و پشتیوانی خەڵکی هاوپەیمان و هاوچارە نووس لە هەموو ئێران بۆ خۆی بسوڕێنەوت و خۆشی پشتیوانیان بێت. شۆڕشی ژن ژیان ئازادی دیمەنێکی درەوشاوی ئەو هاوپەیمانیە بوو. لە کوردستانی شۆڕژێڕەوە سەری هەڵدا و بانگەوازەکەی لە هەموو ئێران وەڵامی وەرگرتەوە و لە هەموو جیهان دەنگی دایەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوونەوە. هیوادارم ناوەڕۆکی بەرنامەکان جێگەی سەرنجیەوەی ئازیز بوو بێت و کەڵکی پێویستان لێ وەرگرت بێت. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرم.